زۆر بەخێر بیت کاک میر ئەکبەر کەریم ژەنیار ئەمڕۆ لەگەڵمان ئابێت باس لە هەم چەند پارچە مۆسیقەیەکی تایبەت بە ئامێری تەمبوریان تەمورەشی پێڵن وانە ئەم ئامێرە کە سازێکی ئاینیە تایبەتە بە ئاینی یارسانیەکان زیاتر لە کرماشان پێما بێ زۆر زۆر باوە ئەمڕۆ باس لە مێژووی دروستبوونەکەیەکەین باسی ڕەهەندەکانی بەکارهێنانی ئەم ئامێرە میوزیکیەکان و ڕنگدانەوەی لە نێو مۆسیقای کوردی و گەلاندا و کۆمەڵێک پارچە میوزیکی زۆر تایبەتیش لەگەڵ کاکە میر ئەمانە شەنوکەوەکەین زۆر بەخێر بێ کاکە میر زۆر بەخێر بێ کاکە میر سەرچاوان خۆشحاڵیت کاک میر با لەوە دەست بگەین تەمور تەمبورە ئەم وشەیە لە چیەوە هاتووە مانای وشەکە چییە؟ بەڵێ زۆر سوپاس سەرەتا بەیانی ئێوە بینەرانیش باش ئامێری تەمبور چەندین ناوی هەیە بەڕاستی کاتێک لە لێکۆڵینەوە لەم ناوەکەی هەر گەلێک ناوێکین لێنراوە لە ناوێکی تایبەت بەخۆی لێناوە لە بەرەوەی ئەم ئامێرە وەکو هەبوون وەکو مۆرچێکی کللتوری لە دوای ئەوەی لە ناو کووردا هەبووە بە پێی مێژوو چۆتە هەموو ئەو وڵاتانی لە دەوروبەری کوردستانان بە تایبەتی لە چینەوە هەتاوەکو یۆنان واتە لە تەواوی ئەم ناوچانە تەمبور بە ڕەنگی جیاوازێت تەنها لە شێوە مۆرفۆلۆجی و شکلی دەرەوە و فیزیکی ئامێرەکەیە ئاگۆڕێ بنمونە ژێیەکان لە هەنێک وڵاتی دیکەیە ژێیەکان گۆڕانکاری بەسەراتوە ژماری پەردەکان ئەجینا بە هەمووی ئەوترێت تەمبور بێشومار بەڕاستی ئەم ئامێرە ناوی لێنراوە بەڵام هەمووی لە دەوری تەمبور ناوەکان ئەسوڕێتەوە بۆ نمونە تەنپولا تەنبول تیمپولا پەنتور کۆمەڵێک ناوی زۆر زۆریە بەڵام ناوە زۆر بەربڵاوەکەی ئێمە زۆرتر تەنبوریان تەمبوری پێڵێ ئوکرانیەکان ئەوان پێڵێن باندۆرە شتێکی وای پێڵێن هەر لە دەوری تەمبورە ئاسڕێتەوە هەمویان ئەو ناوانیان ئەو بۆیە ئەمزانی لە بەرەوەی راپۆرتێکمان کرد لە ئەڵمانیا لەسەر دوو خانمی ئۆکرانی بوون ئامێری ئەوان پێیانوت باندۆرە بەس بەخوا منم زانی ڕەگوڕشەکەی گەڕێتەوە بۆی خۆمە بێگومان وە لە ڕووی تەرمینۆلۆژی و لە ڕووی وشە سازیەوە ئەم ئامێرە بەڕاستی زیاد لە 8 بۆ 10 مانای جیاواز لە خۆگرێ بەڵام ئەو مانایی بەڕای من زۆر نزیکترین مانایە ئەویشە گەڕێتەوە بۆ میسۆلۆژیای ئاینی یارسان کە تێڕوانینێکی تەواو کوردیە تەنبور لە دوو وشە پێک هاتووە ئەنی لە دوو بڕگە کە وشەیەکی لێکدراوە لە ڕاستیە تەن بەواتای لاشەیەت بەواتای لاشەیەکی فیزیکی بوریش بەواتای بانگێشکردن یان داوا لێکردن چکە بە پێی میسۆلۆژیای ئەم ئاینە ڕۆحی مرۆڤ نەچۆت ڕۆح لە سەرەتا نەچۆتە ناو قاڵبیان جستی مرۆڤەوە بە بانگێشتکردنی موزیک نەبێتە لە ڕێگەی موزیکەوە چۆتە نای بۆیە تەنبور واتە ئەوە باشە دەستە خۆش بە زۆر جانشی و کردەوە کاکە میر باسێکی ئەومان بۆ بکە لە کۆنا شێوە و شکڵی ئەم ئامێری تەمبورە چۆن بووە لە ڕووی مۆرفۆلۆژیەوە هەموو چم چایەکی ژێنم خۆشە بەداوام قسانەوە چایەکی ژەخۆی ناوەڵە ئەبێ بەبرسی چا خۆی بۆ حەزرا گەرە خۆی بابێنم زۆر باش لە ڕووی بەڕاستی هەموو ئامێرێک نەکەر ئەم ئامێرە شان بەشانی شارستانیت ئەویش بەرەو پێشکەوتنە ڕۆ باش لە کۆندا ئەم ئامێرە لە ڕووی مۆرفۆلۆژی و لە ڕووی شکل و شێوە بچووکتر بۆ بەراورد بە ئێستا بەتایبەت لە ڕووی کاسەی دەنگی ئەم ئامێرەوە بچووکتر بۆ زیاتر شێوە هێلکەیی یان نیمچەگۆیی یان شێوەی هەرم شێوازە هێلکەی ئەمە سێ هێلکەیەوەی کە بەڵێ بەڵام بچووکتر بووە سندوقی دەنگەکەی بچووکتر بۆ لە ڕووی ئەو پاوەریانە و ڤۆلیۆمی دەنگەی کە هەی بووە لە ڕووی ڤۆلیۆمەوە کەمتر بووە لە ڕووی ژماری ژێیەکانەوە لە کۆندا 3 ژێی هەبوو ئەم ئامێرە ئێسامەی تۆ چەند ژێی 2 ژێی هەبوو لە کۆندا ئێستا 3 ژێی هەیە بەڵێ لە کۆندا لە ڕووی مۆرفۆلۆژیەم گۆڕانکاریانەی بەسەر هاتووە کە تەمبورژێنێکی زۆر بەتوانە بە ناوی نورعەلی ئیلاهی ژێی سێمی بۆم ئامێرە زیاد کرد بۆی لە ڕووی مەودای دەنگیەوە توانایم ئامێرە زیاتر ببێەوە ڤۆلیۆمی ئامێرەکە زیاتر بکە وەک باسیشم کرد کاسەی ئامێرەکە لە سەرەتایە کاسەیەکی شێوە بچکۆلەتر بووە شێوەکەی بە شێوەی ئێسان نەبووە دواتر گەورە کراوە بۆی ڤۆلیۆمی دەنگی ئەم ئامێرە زیاتر ببێ ئێستاش خۆی ئەم ئامێرە لە ڕووی پەردە و پەردەداری و لە 14 پەردە پێکاتوە ئێستا زیاتر کراوە بەرمونە من ئێستا خۆم ئەم ئامێرەم 17 پەردێ ئەمانە ئەو چی ئەوانە بەڵێ ئەوە بۆ جێکتۆنی ئامێرەکە هەرکەس تۆنێکی جیاواز دەرەکە نەمانە بەڵێ ئەنجام خۆم ئەم سێ پەردەی دیکەم بۆی زافە کردو بۆەوەی لە ڕووی ئۆکتافە ئۆکتافێک زیاتر ئامێرەکە دەنگی ئامێرەکە بێت یعنی لە ڕووی مۆرفۆلۆژی و هەمیشە شانبەشانی شارستانیت لە گۆڕانکاریە باشە یعنی بەردام ئاشێ لەمەش زیاتر بگۆڕ ڕەوانیە گومانم لەوانیە چاکە حەزر خوێکی لێ بخۆرەوە بە ئەوە شەکریش بەکارێنی ئەوە شەکرێکا بیرجار فەرموو تێکم شەکر بە جەنابەت ناوەڵە دەست فەرموو کاکە خۆش بێ زۆر جا هەر بەدەم چا
خواردنەکەەوە باسێکمان بۆ بکە ئێمە لە کرماشان ئەبینین ساڵانە کۆڕ و کۆبوونەوەیەکی زۆری تەمبورژەنان ئەبینین لە دەوری یەکترا کۆبنەوە یعنی ئەمە باست کردت سازێکی ئاینی تایبەت بە یارسانیەکانە ئەو کۆبوونەوە زۆرە ینی ئامانجەکەی چییە پەیامەکەی چییە پەیامەکەی چی ینی یارسانەکان یانێ لە ڕێگەی ئەو ژەنینی زۆری ئامیری تەمبور هەنی ئەبینم بەڕاستی جار وایە ژمارەی بێشمارە بینم تەمبورەژەنن ڕاستی ئەمە چەندین کۆد و چەندین سیمبول لە پشت ئەم ژەنینەوە هەیە خۆی هوەری کوردی هوەرێکی جواتی و کۆیە لە ڕاستیە بنمونە مەگەر سەیری لادیەکان بکەین ئێمە چەندین میلۆدی تایبەت بە لادیەکانمان هەیە لە کاتی کشت و کاڵ لە کاتی ڕنینەوەی باخەکانیان لە کاتی دروستکردنی خان و لە قوڕا بەڕیتمی کارکردنیان بەپی خێرایی و هێواشی لە کارکردن بینین پێکەوە گۆرانیان شڕیوە واتە هەر هوەری کوردی خۆی لە بنەڕەتدا هوەرێکی کۆیە بەڕاستی و بەدەستە جەمعێم هوەراکرێ بە تایبەتیش لەناو ئاینی یاسانە کاتێک بە شێوازێکی کۆ ئەم ئامێرە ژەنرێ یەکێک لەو کۆدانی کە هەیە ئەوەیە لە بەپی تێڕۆینیم ئاینە هیچ جیاوازێک لە بینی ڕەگەزی مرۆڤانیە چ ژەن چ پیا هەر کەسێکیان توانایوان هەیە پێکەوەم ئامێرە بژەنن بۆیە بینین تێکەڵەیەک لە ڕەگەزی نێرومێ پێکەوەم ئامێرە ژەنن فێربوونی قورسە هەموو ئامێرێک فێربوونیازی خۆ فێرکەی زۆرم حەز لێم نیچەکە لەو ئامێرانەی بەڕاستی حەزم جیا لەوەش ئەم ئامێرە خۆی کاسەکەی بە دڵ کوێنراوە بە دڵی مرۆڤ و مرۆڤ لە ڕێگەی ژەنینیەوە دڵی خۆی خاوێنەکاتەوە بۆیە کاتێک ئەم بە شێوازی کۆ ئەو چەند تەمبورژەنە پێکەوە تەمبورە ژەنن ئەگەر ڕەنگە هەرێکێکیان خاوەن تێڕوانینێکی جیاواز بن بۆ ژیان بەڵام لەوێدا موزیک هەمویان کۆکاتەوەواتە وەحدەت یان یەکبوون لەناو جیاوازیە لەوێدا کۆکاتەوە باشە کاکەمێ ئەگەر تۆ ئامادەبی حەزەکەن گوێمان لە پارچە موزیکێکی تر بێ بە چاوانە گەشت بفەرموش ئێمەش چا خۆین نەوێتر خوا دەست و پەنجەت خۆش بێ کاکە میر ماندوو نەبیت کاک میر باستێکیەوەمان بۆ کە با بزانین
ئەو مەقامانی کە تایبەتن بە یارسان ئەمانە چ جیاوازیەکیان هەیە لەگەڵ مەقامەکانی ترە؟ بەڵێ یەکێک لەو تایبەتمەندیانەی ئەم ئامێرە لە ئامریکا جیاکاتەوە ئەوەی ئەم ئامێرە خۆی خاوەنی پەیژە و میلۆدی موزیکی تایبەت بەخۆیەتی بەڵێ بۆ من ئێستا تۆ هەر ئامێرێکی دیکە بتەوێت فێری ببی لە ڕاستیە کۆمەڵێک منهەج وە پێڕە و پرۆگرامی تایبەت بەخۆی لەسەر داڕێژراوە و چەندین پەیژە و موزیکی جیهانی کە لە تەواوی دنیادا ئەم پەیژانە هەن تۆ لەسەری خوێنیت و فێریانە بیت و دواتر هەموو میلۆدیەکان لەو پەیژانەوە دروستە بن بەڵام گرنگی ئەم ئامێرە لەوەدای خۆی خاوەن پەیژەی خۆیەتی لە هیچ ئامێرێکی دیکەی دنیای ئەمە شتەمان نییە کە ئەمە خۆی خاوەن پێیژەی خۆیت ئێستا بەرمونە ئەو مەقامی ئێستا من ژەندم ناوی ساروخانیە ساروخانی لەسەر پێیژەی هیچ مەقامیشیکەی دنیاە بوونی نییە لە ڕووی ئەو تۆنانی کە بەری کەوتووە ئەو تۆنانی کە داڕێژراوە بۆ مەقامە تەنها تایبەتە بەم ئامێرەوە تەنها کورد خاوەنی ئەمێ کاتێکیش کە لێکۆڵینەوە لەسەر ئەم مەقامانە بکەین ئەبینین چەندها مەقامی دیکەی ئابە و شێوەزەمان هەیە کە بە تاقانەی تەنها ئەم ئامێرە خاوەنداریەتیانەکە لەسەر سکێڵ یان پەیژەی موزیکی باش ئەمە تایبەتمەندیە کە وای کردووە کە ئەم جۆرەی مەقام کە تۆ باسی لێواکی بەس تایبەت بێ بەم ئامێرە بەڕێی من لە ڕووی هەبوونی ئەو پەردە و ئەو تۆنانەوەی کە داڕێژراوە شێوازی دیزاینەکە دیزایانی پەردەکانیان تۆنەکانە بە شێوازێکە و هەروە هەڵکەوتەی دەنگی ئامێرەکەش بنمونە ئێستا خۆ ئەو تۆنانی لەم ئامێرە هەیە بە ئامێری هەمان ئەم تۆنان لە ئامێری دیکەشە هەن بەڵام جاری وایە هەمان شت لە ئامێریکی کە دووبارەکەیتەوە ئەو تامە ئەو لەزەتی کە لەم ئامێرا هەیە نایبەخشێ بەڕاست ئەم ئامێرە چۆن دروستەکرێت کاک میر ئەم ئامێرە ناوچەیەکەیە زۆر بەناوبانگ بێ بە دروستبوونی ئامێرەکەی سەر شاری گەهوارە زۆر بەناوبانگ گەهوارە گەنگاوەری ژیانیەوە بینیمانە ینی هەر ماڵێک کەم ماڵ هەیە تەمبوریکی تیان بوە نیە ئەمانە چۆنە ینی بۆتە نەریتێک یان بەشێک لە مەسلەی ئاینەکەیە و شوازی دروستکردنەکەش چۆنە بەڕاستی لە ڕاستی هەروەکوی کە ئەم ئامێرە لە بەروی ئامریکی ئاینیە و مرۆڤایەتیان پەیڕوانی یارسان وەکو بەشێک لە ئاینەکەیان وەکو ڕازونی دەربڕین ڕازونیازە دنیایی و ئاینەکانی خۆیان تەماشایەکەن لە بەرەو ئامریکی پیرۆزە لە بەروی دزەی کردوتە ناو دەربڕینی دنیایی و خوداپەرستیانەوە لەبەر ئەوە ئەم ئامریکی پیرۆزە بۆی لە دروستکردنیش ئەو کەسەی کە ئامێرە دروستەکار لە بیدایەتی دروستکردنیەوە لە دەستپێکەوە ڕەچاوی ئەو پیرۆزیەکە چکەم ئامێرە هەر بە پیرۆز لی تەماشا دروستەکرێت بەشی کاسەکەی ئەم بەشە لە داری تو زۆرتر داری تو کەڵکە بینرێ بەڵێ لە کۆندا چناریش زۆر کەڵکی لێبین چناریش بەکار بەڵێ زۆرتر داری تو لەگەڵ داری گوێزە دارە زۆر بۆ دەستکەکەی بۆ فینگەر بۆردەکەی زیاتر سامە لە دوو داری جیاواز دروستکراوە بەڵێ ئەم لێرەدا چەسپێن پێکەوە بە چەسپێرا بەڵێ لێرە پێکەوەستاکەی چەسپێنێ وە ناوەکەی هەڵەکۆڵی پێویستەکە دارە تۆکە دارێکی تەڕبێ بۆی نەشکێتەوە لە کاتی هەڵکۆڵی ناوەکەیە بەڵام گوێزەکە پێویستەکە وشک کاکە میر بابزانی ئەم ئامێرە هیچ کاریگەریەکی ناوازەی هەیە لەسەر میوزیکی کوردی لە دەرەوە و لە ناوخۆی کوردستانیشە بەڵێ ئەم ئامێرە لە بەرەوەی لە ڕووی دیزانیشەوە سیرێکی ئامێرێکی سادەیە وەک دیارە مرۆڤایەتی لە دەستپێکی پەیپردنی بۆ موزیکەم ئامێری داهێناوە وەکو ئەماژەم پێیا دواتر گۆڕانکاری بەسەراتەوە بۆ نمونە ئەو کاریگەریانی کە لەسەر دەرەوەی کورسانەی بۆ بە تایبەت لەسەر فارس زۆر ئەم ئامێرە کاریگەریە بۆ لەگەڵ موزیکی تورکی بۆ نمونە ئەوان زۆر گرنگی بە ئامێری سازی باغڵەمە و سازی دیوانیان ئەم دوو ئامێر هەردووکیان ڕۆڵەی ئەم ئامێرە کوردیە واتە لەم ئامێرەوە دروست بوون بۆیە کاریگەریەکی زۆری لەسەر مۆسیقای تورکی هەیە بچینە لای پارچەیەکی پێڵم پارچەیەکی ترا مەقامێکی ترە بە کامیان دروستترە هەر پارچێکی جیاوازی نییە فەرمە ئامادەی بەڵێ فەرمە
یەخوا دەست پەنجە و خۆش بێ کاکە میر ماندوو نەبی خانباجی بووانە لە خۆمە تۆزانم تۆ لەگەڵ ئەگەردای خۆشە بوونەوە باخوا دەنگم خۆش نییە ئەوە گوێکردن لەو تەمبورە بۆ خۆی شتێکی تریشەیە بەڕۆ کاک میر لە کێوە ینی لە نێو ئاینی یارساندا کە مادام ئامێریکی پیرۆزە وەکو سازێکی ئاینی تەماشاکرێ لە چ تەمەنێکەوە ئەم ئامێرە نازانم مەرجە فێربوون یان حەز و خولیایە و لە چ تەمەنێکەوە زیاتر ئەتوانرێت فێر بکرێت هەموو ئامێرێک هەر لە مناڵیەوە دەست بە فێربوون لە مناڵێ باشترە من هەر زۆر مناڵ بووم دەستم بە ژەنینیم ئامێرێک بەڵێ یعنی کە لەبەروی کللتورە لە ناو یارسانەکان ئار مناڵێک لە خانەوادێکی یارسانی کە چاو بە دنیاڵێنێ ئەم ئامێرە لە لای ئاشنایەکو چۆن دایک و باوکی لە لای ئاشنا بنیان هەر پارتێکی کە لە خێزانەکەی ئاشنایە بێ بەو شێوازە تەمبور یان موزیک لە لای نامۆنیە بۆیە بەڕاستی کەم ماڵ هەیە تەمبورژەن مەقام بێژ دەنگ بێژی یان هونەرمەند شێوەکاری سەرکەوتووی تیانە بێ بەڵێ باشە جگە لەم ئامێرە هیچ حەز و خولیات بۆ ئامێرە میوزیکەکانی هەیە هیچ ئامێریکتر هەیە کە شارەزایی هەبێت و وڵی بێگومان هەموو ئامێرێک لە لای من زۆر ینی هەر ئامێرێک ڕنگ و تایبەتمەندێکی خۆی هەیەوە لە بەردڵانە بەڵام بە تایبەت زۆرم حەز لە ئامێری عودە بەڵێ ئیژەنم ئامێری عودە ژەنم تار و سێتاریش تا ڕادێک بەڵام عود لە هەمووان زیات ئەو نینۆکە و بشکێت چیەکی وڵی بەکەمی تووشی هەمووی ئەو نینۆکە ئەهێڵێتەوە یان ئەو شتە چی پێڵنەوەی زای من ئاری دیقەتم نایە بۆ ئێستا نینۆکە هێڵنەوە یان شتیتر بەکارێنن بۆ ژەنینە و پارچە چی پێڵە نا ئەم ئامێرە بەبێ میزراب و ڕیشەی تایبەت لە بەس بە پەنجە هەمووی یەبێ نینۆکی هەبێ یان وڵی هەیەگەی خۆشترە بەوە ڕاهاتووە بەبێ نینۆک بیژەنێ بەڵام من هەنێک تەکنیکی تایبەت هەیە بە نینۆکە کرێ من نینۆکی بۆ هێڵمەوە قەتیش تووشی شکانەوەوانە نابێ نازانم نەمهێشتووە زۆر باشە ئەی لەگەڵەوەی کە ماشەڵا زۆر زۆر شارەزایەکی باشتێ لە ژەنینی ئامێرەکەیە ئەو کاتانەی کە خوانەخواستە بێت تااقەت بی خەمێک سترێسێکە هەبێت تا چەند هەوڵی ئەوای لە ڕێگای ژەنینی پارچە میوزیکێکی ئارامەوە بە ئامێرەکانی خۆدی تر تەمبور بێ هەر ئامریکتر بێت کە خۆدوتت حەزم لێتی بتوانانی دەرونی خۆت ئارام بکەیتەوە بێگومان ینی کاتێک ئەمە ژەنیار زۆر هەست بەم قسەیەکە کە ئێستا ئیکەم هەمیشە مرۆڤ لە کاتی خەمباریە بێتاقەتیە گرفتاری هەر شتێک ڕووی لەکە زۆر گرنگە دەرچەیەک یان وەسیلەیەک ئامرازێک هەبێت کە پەنای بۆ بەرێ بەڵام هیچ وەسیلەیەک هاوشێوەی موزیک نییە بەڕاستی بۆیە منی شوکو هەر موزیسیانێکی کە بێگومان هەموو هەستێکی خۆم لە ڕێگەی موزیک ژەنیان لەگەڵ شاگۆرانەکە ژەڵێتەوە وڵی تر بەپی ئەو بارەدڵەوە بەپی بارودۆخێت کاکە میرەکبەر کەریم ژەنیاری تەمبور زۆر زۆر خۆشحاڵی جێوێکی زۆر تایبەت و کەشێکی ئارام کۆتا پارچە میوزیکی تەمبور کۆتایی بە بەرنامەکانی نەگەر جەناب ئامادە دووبارە دەست خۆش بێ سپاس بۆ ئامادە خۆشەویستان با کۆتا پارچە میوزیکی کاکە میر بەرنامەی ئەمڕۆی ڕۆژێکی نوێ کۆتایی هات هیوادارین کاتێکی خۆش و ئاسوودەمان لەگەڵێەوەیە بەسەر بردی بەسپێنش بە بابەتی تازەوە ئەبینە میانی ماڵەکاندا ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو لایەکتان هەیە تا بینینەوەی تر ماڵتان هەر ئاوادان بێت.